ياخو بخير بن سر تشاو خوش بێ خوش سپاس سلامت بی بخير بن ئەڵێم چای ئەخۆنەوە یان قاوە وەڵا هیچ دەست خۆش بێ ئەزێک مەکێشە چایەک بە قاوەیە یان بێنم هیچ ناخۆم باشە بەرداقی گاو هەر ئەهێنم دایکە ئەڵێم هێشتا خۆ نەڕۆشتۆ با بڕۆینەوە بەخوا زۆرە ترسم دەگوست بە بەسدایە ئەزای کاک سعدیلی مۆی زۆر خۆشەوێ بۆچی ئەزانی سێکە ماڵی مەچەند خۆشە سێرە کەڵی کەناوێ هەرێش زۆر خراپ نییە ئەو هەموو ئاڵتۆنەی بۆی کردووە پەلەمەکەن جارێ ئێسەنین پەلەمەکەن خواوە مێزە بەدانیشن ێرش مەکەن بە ئەولا بەدانیشن دەست خۆش بێ ناخۆ دەست باش یاخوا بەخێر بن سەر چاوەکانم زۆر سپاس خۆشی سواس چیەوە؟ کێشەیەکە؟ نەوەڵا ڕاستی هاتوین بۆ گەڕەکەکەی ئێوە ئەمانەیە نزیک بین لێتان یاخوا بەخێر بن سەر چاوەکانم خۆشبی سپاس سەلامت ڕاستی بەڵێ دراوسێ زۆر موهیمە وایە دراوسێ زۆر گرنگە ئێمەش ڕاستیمانەی بینە ئەم گەڕەکە و نزیک بینەوە لێتان یاخوا بەخێر چۆنە سەر بابەتەکە بابەتی چی؟ ئەجری دراوسێ بابەتەکە ئەجری دراوسەیە باوڕ کە دادەگیان ئێمە دراوسێ ئەکڕین وایە من دایکم گەنجە خوشکم گەنجە ئەمەوەیە کە لە گەڕەکێک بووین کەسی لابەلایتیان نەبێ بانی دووبانی تووشی کێشەمانکە وەڵا ئێرە دراوسەکان هەموو زۆر لەگەڵ یەکتر باشن لەخوا بەزیابێ ئەرە دراوسەی چی بڕۆ سەر بابەتەکە بابەت ئەوە وەڵای ڕاستی خاتون نەک بڵێم بین نزیکتان بین احتیمالە بین لە ماڵەش بمێنینەوە یعنی چۆن لەو ماڵە؟ چۆن لەو ماڵە یعنی لەگەڵ تۆیا بژین من بۆ؟ یعنی نزیکت بین سەرچاوم بەخێر بێن بەس بۆ لە ماڵەکەی من دەژین نە ئەتان ناسن نە ئەم ناسن نزیک بین ئەمانەی نزیک بین لێتان وەڵا من کچم نییە بە شوێ بدەم کچی چی بۆ تێناگەیت کاکە ئەم کچە چی ئەم ژنەیە کچێتی چی منە خوشکتە چی تۆ ئەکا وەڵا هیچی من ناکە چۆن هیچی تۆ ناکە قەت نەمبینیوە هیچی من ناکە با بەڕوون و ئاشکرایی تێ و بگەێنم کە ئەوە چییە ئەمە بەڵێ ژنی دووەمی سەعدیە دایکە چیەکەی جارێکە خاتون ورە ئاوا ناڵی نانتیری تەڕەکەی ژنی سەعدیە؟ ژنی دووەمی ژنی دووەمی دەبڕۆ بەلای هەویەکە دەبڕۆ یەکەم شتێکی لێ بکە خۆ من ناچم خاتون هەناوی هەناریش هەنارگیرم نەبوو هەنار بەخوا بۆستە مۆزوع ئاوا نابێم تەلەفۆن بۆ کاک سەعدیەکە نە دایخە ئەی چی خۆم تەلەفۆن بۆ دەهامەکە دەهام کێیە دەهام کێ بە قوربانم دەهامی برام بەس دەهام دەرەقەتی ئەو مۆزوع و دەرەقەتی سەعدی دەرەقەتی ئێوەشیە هەستم بابڕێن بەخوا ئێمە بەخوا ناڕۆم دائانیشنە تا براکەم دێ عایشە تحملی چی ناکەم ئەلۆ کاکە گیان چ بۆ خوشکم سەعدی ژنی هێناوە دیسان دەست پێ کردەوە کاکە بەخوا بەڕاستمەوە بەرامبەرم دانیشتووە کو لە چێ بەرامبەر دانیشتیە لە ماڵی خۆمە هاتوونەتە ماڵەکەم لەبەرچە هاتیە هاتیە پێم بڵێن کە ژنی دووەمی سەعدیە بۆ تو بەڕاستە بەخوا مۆبایلەکەی بەمێ وا لێرەیە بیدێ نا من قسەی لەگەڵا ناکەم فەرمی تۆ قسە بکە من هیچی تا زۆر بوو ئاغا بێژەنت لەگەڵە خەزوری دووەمی سەعدی کاکە ئەرێ ئەو مۆزوع ڕاستە ئاروەڵا براگیان ڕاستە و ڕاستیشە یعنی سەعدی ژنی هینەیە ئاروەڵا براگیان هێناوێتی لەمێژە هینایەتی هەردەمێکە باشە زۆر باشە بە خۆم دەزانم ئەو مۆزوعی کۆ ئیلاج دەکەم خواحافیز حافیز